والركاس سرگردانی دستم وی اشکی گریانیم والركاس سرگردانی دستم وی اشکی گریانیم هرچند به آزار تدریم سر بده و بوم نفسی و سر بده و بوم نفسی نظامی چوساکن خموناڵی داماوەکان جا نظامی چوساکن خموناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و وەستمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم بتيكو شانو خبار وانا نسقر كين ولا قد قابا آواتي جن جيان آزادي لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم جيان آزادي بتيكو شانو خبار وانا نسقر كين ولا قد قابا آواتي جن جيان آزادي لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم لقيتهم يخشي بغيرهم برا ميدان براي دليلهم دیسان دژمنی خوێن ڕێژی غەدار
کەوتە نێو لاوان هەروەک گورگی هار درەندەی بەدخوو جەلادی سەرشێت بۆ خوێن ڕشتنی ملەت کەوتە کار دیسان ڕەنگین بوو چنگی گڵاوی بە خوێنی پاکی خەڵکی لادێ و شار دوژمن بزانە تۆڵەی هاوڕێیان ئەستێنمەوە من یەک بە هەزار گەرچی ڕەشپۆشم بۆ هاوڕێکانم ورم بەرزترە بۆ تۆی ستەمکار بژی ئازادی بژی یەکگرت و ئیمان بە کوێری چاوی دوژمن هەزار جار لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم بە تێکۆشان و خەبات وەرە دەستگارکەین وڵات گەردەگا بە ئاواتی سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین ڕاستەوخۆ لە تلویزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین ئەمڕۆ پێنجشەممە 12 مانگی گەڵارەزانی 1401 یاتاوی بەرابەر لەگەڵ 3 نۆڤەمبری 2022 زین ئاگادارن کە لە حاڵێکدا جنایەتەکانی ڕژیم لەسەر شەقام و لە زیندانەکاندا هەروە درێژەی هەیە ناڕەزایەتی توێژی جۆراوجۆرە جۆرەکانی خەڵک نەتەنیا هێور نەبووتەوە بەڵکو بە ئیقراری خودی کاربەدەستانی ئەمنیەتی و نظامی ڕژیم ئاستێکی بەرینتر و شکل و شێوازی جۆراوجۆرتری بەخۆیەوە بێتوە ڕاگەیەنەرەکانی نزیک لە مەحفەلە حکوومەتیەکان و بەشێک لە کاربەدەستانی ڕژیم لێرە و لەوێ باس لە شکستی سیاسەتی سەرکوتکردن دەکەن و تەنانەت هێندێکیان بە ئاشکراش دەڵێن دەبێت لەگەڵ نێنەرانی خەڵک کەونەوە توێژەوە بۆ پاراستنی نظام چاوپۆشی لە گەلێک یاسای ئیسلامیەکان بکرێت لە زۆربەی شارەکان ئاگادارن زانکۆ و قوتابخانەکان بەرەوڕووی خۆپیشاندان ویان مانگرتن بوونەتەوە هەر ئێستا چەند ناوەندی کرێکاری لە حاڵی مانگرتندا خەڵکی وەگیان هاتوو لە سەرتاسەری ئێران زیاتر لە ڕابردوو بە ناڕەزاتیەکانەوە پەیوەست بوون و ماشێنی سەرکوتیش ئیتر کارایی پێشووی نیە ئەگەر تا دوێنێ سیمان ناسراوە هونەری وەرشیەکان بە ئاشکرا پشتیوانیان لە ئاخێزی خەڵک دەکرد ئەمڕۆ دەبینین گروپە جۆراوجۆرە کۆمەڵاتیەکان بە ناو نیشانی خۆیانەوە پشتیوانی لە ناڕەزاتیەکان دەکەن ئەمڕۆدا لیستێکی دوور و درێژ لە گروپە جۆراوجۆرە کۆمەڵاتیەکان لەم بارەیەوە بەیانیە بڵاو دەکەنەوە بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوودا شاهدی بڵاوکرانەوەی بەیانی پزیشکەکان وەکیلەکانی دادگستەری مامۆستایانی زانکۆ و تەنانەت ئیمام جوعەکانیش بووین لە کوردستانیشدا ئاگادارن کە ئەمڕۆ پێنجشەممە لە شارەکانی کەرەج ئامۆل ئیسفەهان ئەنزەلی شیراز ڕەشت لە یەک دوو شاری دیکەش چلەی ئەو ئازیزانی کە لەم ناڕەزایەتیانەدا گیانیان لەدەستا چلایان بۆ گیراوخوا بە بەشێکی بەرچاو خەڵک بەشداریان کردبوو ئەمڕۆ لە کەرەج دیتمان زۆر بەرچاو بوو بەشداری ئەم کۆمەڵانی خەڵکە لە کەرەج چوو بوونە سەر گڵکۆی حەدیث کە لەوێ ڕێوەڕسمی چلە بگیرەوە دیسمان کە هێزە سەرکردگەرەکان هێرشیان کردنە سەر و خۆپیشاندان و ناڕەزاتی هەر لە سەرمەزاری ئەو ئازیزە گیان بەخت کردووە دەستی پێکردووە لە شارەکانی دیکەش کوردستانیش هەر لە ئێوارەوە لە زۆربەی شارەکان خۆپیشاندان و ناڕەزاتی هاتوۆتە ئاراوە ئێمە ئەم شەو بۆ ئەوەی کە تاوتوێوە ڕۆماڵی ڕووداوەکانی ئێران و بارودۆخی ئێستای ئێران بکەین میوانداری بەڕێز عادڵ ئەلیاسی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە دەکەین ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەم ژمارە تەلەفۆنی کە بەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان هەیە پێشنیار یا پەیام یان ڕاوبۆچوونەکانتان بنێرن و ئێمە لێرە میوانی بەڕێزمان ئاگادار دەکەین هاوڕێ عادڵ ئەم کاتت باش زۆر سپاس بۆ بەشداربوونت هەموو کاتان باش کاکە ئەمیر سڵاوم هەیە لە خزمەت خۆت و هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها هەموو بینەران زۆر سپاس هاوڕێ عادڵ لە سەرەتای قسەکەدان باسم کرد کە گروپە کۆمەڵاتیە جۆراوجۆرەکان وەک پارێزەر وەک مامۆستای زانکۆ وەک پزیشکان وەک هونەرمەندان بە زۆر پێیان ئەلان زۆر بە ئاشکرا ڕاگەاند و بەیانیە دەردەکەن ڕۆڵ و کاریگەری ئەم توێژەکە ئێستا ئاو بە ئاشکرا بەیانیە دەردەکەن و پشتگیری خەڵک دەکەن ڕۆڵ و کاریگەری هەنی چیەوە چی بکرێت بۆ ئەوەی کە گشتیتر بێتەوە ئێوە حتمما لە ماوەی ئەم ماوەی کە خیزشی کۆمەڵایەتی لە ئێران بەڕێوە چووە زۆر جا بیستومانە و بیستوتانە
کە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی موفقەتی ئەو ئاخێزە ئەوەیە کە ئەو بەشە لە کۆمەلگا کە بە هەر هۆکارێک تا ئێستا پێوەست نەبووە بتوانێت لە مەولا پێوەست بێ. یعنی زۆر بە ئەرێنی باسمان لە خودی ئاخێزەکە کردووە، زۆر احتراممان داناوە بۆ هەموو لاو و تێکۆشەرانەی کە لەسەر کەفی خیابان لە مەیدانەکان لە شارەکان تەنانەت لە گوندەکان توانیویانە ئەم چەند حوتووە ئەو ئاخێزە هەروە زیندوو ڕابگرن. بەڵام هاوکاتی وتومانە ئەوە تەنها بەشێکی کەمی ئەو هێزە کۆمەڵایەتیەیە کە دژی کۆماری ئیسلامیە و بەشێکی کەمی ئەو هێزە کۆمەڵایەتیەیە کە تا ئێستا کۆتۆتەکار. ئەگەر وابێ هەر لایەکی تری کۆمەڵایەتی هەر بەشێکی تری ئەو کۆمەلگا پێوەست بێ بۆ ئاخێزە و بتوانێت بەهێزی بکە، معنای ئەوەیە کە ئێمە لە هەنگاوێک و قۆناغێک لە ڕوخانی کۆماری ئیسلامی و هەنگاوێک قۆناغێک لە سەرکەوتنی ئەو بزوتنەوە نزیکتر دەکاتەوە. لەو نەزەرەوە پەیوەستبوونی هەموو بەشێکی و کۆمەلگا سە مامۆستایان بێ، وەکلا بن، کرێکاران بن، بەشێکی هەرە زۆری ئێستا بۆ نمونە خوێندکاران هێشتا پێوەست نەبوون بۆ ناڕزایەتی دەربڕینەی کە لە زانکۆکان و لە خوێندگەکانی تری کۆمەلگای ئێرانە هەیە. ئەوانەش ئەگەر پێوەست بن پێوەی ئەوە تر بۆ خۆتان دەتوانن لێکی بدەنەوە کە کۆماری ئیسلامی چۆن لە بەرابەریدا خۆی زەبوو نەزانێت. هاوڕە عادڵ هەفتە لەم ئاخێز و لەم ڕاپەڕینە بڵێن دەگوزارێت. خستەتەکانی یا بڵێن خصوصیاتی بارودۆخی ئێستا چین وا چ گۆڕانکاریەک لە نێوان هاوسەنگی هێز لە نێوان کۆمەڵانی خەڵکو و لە نێوان حکوومەتدا دەبین ڕایەوە چۆنە لەم بارەوە؟ ڕاستەکەی ئەوەیە کە ئەوەی کە ئێستا بینی درێژەی ئەو حرەکەتەیە کە لە ماوەی چەند حوتی ڕابردوودا دیمانە، ئەویش ئەوەیە کە کێشمەکێشێک لە نێوان کۆماری ئیسلامی و هێزی ڕاپەڕی و کۆمەڵانی خەڵک لە ئارایە. کۆماری ئیسلامی سەنگەرێک گرێتەوە لە ڕووی هێزە سەرکوتگەرەکانیەوە بۆ معناکە لە بەشێک یان لە شەقامێک لە شارێک لە شوێنێک ئەتوانێ خەڵکی ڕاپەڕی و پەراکەندە بکە، بەڵام لە شوێنێکی ترەوە کۆمەڵانی خەڵک دیسانەوە سەر هەڵەدەنەوە ئاعترازەکەیان. لە شوێنێک کۆماری ئیسلامی موفق ئەبێت کە کۆمەڵێک لە خەڵکی ڕاپەڕی و دەستگیر بکە، بەڵام زۆری پێ ناچێت کە لە شوێنێکی ترەوە خەڵکی پێوەستە بێت بە ڕیزی ڕاپەڕیوی کۆمەڵانی خەڵک. و ئەوە بەشێکی هەرە تەبیعی حرەکەتێکی ئەوەیە کە پێ ئەوترێ جوڵانەوەی کۆمەڵایەتی یا ڕاپەڕینی کۆمەڵایەتی. وها نییە کە لایەنێک لە کێشەکە کەس دەسەڵاتدار بێ یا ئەو خەڵکی کە ڕاپەڕیوە هەر لە قۆناغی یەکەمدا یەکسەرە بکاتەوە چارە نووسی لایەنەکەی تر، وەڵکو بەرەو پێش و بەرەو دواچوونێک لە نێوانیاندا هەیە و لەو پرۆسەیەشدا ڕاستەکەیەوە هەردوولا شتی لێ فێرە بن. ئەنی هەم حاکمیت فێرە بێ کە چۆن هەڵسوکۆت بکات لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و هێزەکانی خۆی بەوە باردەهێنێ و هەم کۆمەڵانی خەڵکیش فێرە بن کە لەکوێ بۆ نمونە سەنگەرەکانیان بمەنە بەرەو لەکوێش عقب نشینی بکەن. ئەوەی کە ئێستا ئەیبینی پرسیارەکەی جنابتانەوە بوو خەسڵەتەکەی چییە؟ ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک بە دەرەجەیەکی زۆرتر ئەزمون بەدەست دێنن لەوەی کە کەی پێشڕەوی بکەن، کەی عقب نشینی بکەن، هەزینەی زۆر نەدەن. بۆ نمونە ئەوە چاوتان لێ کردو لە شوێنێک کە ئەزانن تەرازووی هێز بە نەفعیان نییە، زۆر ژینانە عقب نشینیەکەن و لەوێ ئاعترازاتەکە ئەخوێنن هەدەفمەند، بەڵام لە شوێنێکی تر کە تەشخیص ئەدرێ لەوێ ئێستا بە کەڵک و هێزەکانی کۆماری ئیسلامی لەوێ دان نەمەزراون لەوێ سەر هەڵەداتەوە. یەک دوو ڕۆژ تۆزێ ئارامترە ئەبینی یەکسەر لە شارێکی تر سەر هەڵەداتەوە. ئەوە زۆر شێوازێکی کلاسیکی کێشمەکەش لەوانی لە نێوان حاکمیت و خەڵکی ڕاپەڕی وایە، بەڵام ئەگەر نمونەی مێژووی چاولێ بکەین ئەوی تا ئێستا ینی ڕوویداوە ئەبینی کە براوەی ئەوە کێشمەکێشەیەک کۆمەڵانی خەڵکن بە چەند هۆکاری گرنگ. لە پێشە موشتە لە برەوە نەکە ئەوان حەقن، لێرە باس لەسەر حەق و ناهات نییە بەڕاستی، لەسەر وەی کە ئەو هێزی زۆرترە، کۆمەڵانی خەڵ هێزێکی بەربڵاوترن، خەڵکانێکی زۆر ئێستا قسەی کۆمەلگایەکی 84 ملیۆنی ئەەکەین
کافیە 10 ملیۆنی ناڵم زۆرتریشی لە خەڵکی ناڕازیەکەی بڕژێتە ناو شەقامەکان دەتۆ حسابکە لە بەرابەر چەند 200-300 هزار خەڵکی بەکرێگیراوی کۆماری ئیسلامی کە تازە ئەنگیزەی سەرکوتی کۆمەڵانی خەڵکیشان مەحدودە کۆمەڵانی خەڵ ئەنگیزەیان هەیە هیچیان بۆ لە دەستان نییە بەڵاموانەی کۆماری ئیسلامی بەشێکی هەرز کەمیان هەن کە ئیدئۆلۆژیکەن باوەڕەن ئیمانن لەگەڵ کۆماری ئیسلامی ئەوانەی تریان حقوقێکە گرن لە شوێ مەزایایەکیان بەدەستێناوە امتیازاتێکیان بەدەستێناوە لە باشترین حاڵەتان ممکنە نیگەرانیەوە بن ئەو امتیازاتە لە دەست بدەنی ئەوەی کە نیگەرانیەوە بن لە دوا ڕۆژی گۆڕانی دەسەڵات ئەوان لە خۆیان بنەماڵەکەیان چیان بەسەردێ بەڵام ئەنگیزەی خۆ بە کوشتانیان بۆ کۆماری ئیسلامی تێدا کەمە یالانیکەم کۆمەڵێکی مەحدود لە هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی ئەنگیزەی ئەوەیان تایەکە باوەڕەن عەقیدەتەن بۆ کۆماری ئیسلامی بجەنگن بەڵام لە حاڵەکە ئەبینین خەڵکی ڕاپەڕی و بە ئیمانەوە بە باوەڕەوە بە هیوا بە دوا ڕۆژێکی باشترەوە بۆیکی هیچیان ئێستا بۆ لە دەستان نییە خەریکن شەڕەکەن ئەوە کە ئەبینین براوەی ئاوا کێشمەکیشن ناتوانێت هیچ لایەنێک بێژگەم لە کۆمەڵانی خەڵک بێت ئەوەش ڕوون بکەمەوە وەختی ئەڵێم کۆمەڵانی خەڵک مەبەستمەوە نییە کە ئیلزامەن ئێستا هەر ئەو ئاخیزێکی ئێستا لە ئارادایە ئەوە بە سەرکەوتنیان نەگات بەڵکو مەبەستمەوەیە ئەو سەرکەوتنەی ئێستاشان ئەگەر دەست بەجێ بەدەست نەیەت ئەوە وەکو سەرمایەیەکە وەکو پێشینەیەکە بۆ حرەکەتی دواتر لەسەر یەک کەڵەکە ئەبێ ئەو ئەزمون و ئەو تەجروبە نەهایەتەن لە درێژەی خۆیدا ئێستا ئەم جارە بێ یا جارەکانی دواتر ئەوە بە قازانجی کۆمەڵانی خەڵک تەواو بێت. زۆر باش هاوڕێ دڵخۆشتان لە قسەکانتاندا باستان کرد کە خەڵک ڕۆژ لەگەڵ ڕۆژ ینی زیاتر بەم ئێتراز و ناڕزاتیانە و پەیوەستە بن ڕیزش لە نێو هێزە ئەمنیەکانەوانی کە سەر بە کۆماری ئیسلامین ڕۆژ بە ڕۆژ دەبینین ئەوانی شەر ریزش دەکەن و زیاتر دەبن ترس و خۆف لە نێو کاربەدەستانی کۆماری ئیسلامی دیارە ینی لەسەر تاپا وجودیانەوە دیارە خەڵکیش زۆر چاوەڕوون کراون بەڵام بۆچی خەڵک تا ئێستا نەیتوانی و بەدیلێک بۆ خۆی پەیداکات ئایا دەبێت چی بکەن وەکو بەدیل داینێن ئەوان هەر هەمویان داخوازیەوەن کە کۆماری ئیسلامی دەمێنێن لەسەر ڕوخانی بە داخوازیەکانیان بە دروشمەکانیاندا دیارە بەڵام تا ئێستا نانتوانیوە وەکو بەدیلێک پەیدا بکەن چی بکرێت هاوڕێ بڕۆیەوە بە باوەڕی من ئەو وەکو ڕەخنە هەندێک جار ئێستا لە قسەکانی جەنابتە منزوم نیە لە شوێنایەکی وەکو ڕەخنە مەترەح بێ کە بەدیل نییە کۆمەلگای ئێران بەدیلی نییە من دەرکی یەکەم خەڵکەکە نیگەرانن بە تایبەتەوانی زۆر بەم مەسەلەوە ماندوون وەکو بەشێک لە ئیشکال ئەیبین کە کۆمەڵانی خەڵک ئێستا بەدیلێکیان یا بەشێک لە مانعی ڕوخانی کۆماری ئیسلامی ببین بەڵام لە تۆزە پێم ناحەقیشە بۆ پێم ناحەقە چونکە ئەگەر ئێمە وتم لەو لە ڕووی تەنها هەست و ئەحساس و ئارزووە لەگەڵ ئەو دیاردا هەڵسو کەوتنەکەین ئەزانین کە بەدیهێنانی ببورن ئەزانین کە دروستکردنی بەدیل ئەوە پرۆسەیەکە دەستساز نییە بۆ معنا ئەڵەمەگە کۆمەڵانی خەڵ لە ڕاستیا قەرار بگرن ئەبێ وەکو شتێک بگات ئەبێ بلوغ پەیدا بکات لەو پرۆسەی خەبات و تێکۆشانی خۆیانە ئەو بلوغە بەدەستێ لەو پرۆسەیە ئەتوانێت ئەو بەدیلە واقعی کۆمەڵانی خەڵک بەدی بێ و ئەو پرۆسەش توولانیە شتێکی دڵبەخواز نییە بێنی بە قەڵم و کاغەز ناوی کەسێ بنووسیدی بڵێ ئێوە بەدیلی منە ئەوەی کە تا ئێستا ئەو نوع بەدیل سازیەتیا بوو ئەوەی کە کۆمەڵانی خەڵک نانەوێت سەردەمی خۆی کۆماری ئیسلامی لە ڕووی ئەو بەدیل سازیەوە لەسەرەوە هاتە سەرکار ئێستاش بەدیل سازیەکی بەپەلە ئەتوانرێت لەکرد لە شوێنە سەر بخرێ بەڵام ئەوەی بەدیلی کۆمەڵانی خەڵک نییە مەبەستم ئەوەیە ئەبێت دەرک بکەین کە پرۆسەی دروستکردنی بەدیلێک بۆ ئەوەی کە هەیە ئەوە خشت لەسەر خشت ئەبێ دام بدرێ تا بەدەستێ دەسەڵاتی کۆمەڵانی خەڵک ئەبێ لە ڕووی مەشورەتکردن خەباتێکی ڕۆژمەڕە پەیوەندانی هەموو ئەو خەباتکارانەی کە لەو پرۆسەی ڕوخانی دەسەڵاتی ئێستا مشارەکەتیان بووە لەوێەوە شکڵەگرێ و ئەزانم ئەوە پرۆسەیەکی بۆ زۆرمان لەوانەیە زۆر ئێمە بە پەلین پێما خۆش بێ زۆر شتەکە شکل بگری تەواو بێ بەڵام ئەوەی ئەگەر پێما خۆش ڕەوەندی سروشتی خۆی تێی بکە ئەبێ ئیجازە بدەین ئەو کۆمەڵانی خەڵکە چۆن وتم پێشتریش
ڕۆژ بە ڕۆژ ئەزمون بەدەستێنن ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە کە ئەزمون و تەجروبە و پێزانینەکانیان بە هەلومەرجی خۆیان لە ئەوە شامڵی دروستکردنی بەدیلیشە بێت با بهێڵین بلوغ پەیدا بکە ئەو خەباتێک کۆمەڵانی خەڵکە و لەو بلوغ پەیداکردنا سەرکردایەتی خۆیان دروستەکەن هەم سازمانی خۆیان دروستەکەن و هەم تەبیعەتەن بەدیلێک بۆ ئایندەش دروستەکەن ئەو ئازارەی کە چێژین بۆی کە ئەو بەدیلە دەست بەجێ دروست نابێ وەکو ئازاری لەدایکبوونی منداڵێکە ئازارەکەی ئەچێژین ئەزانی ناخۆشە بەڵام ئەزانین ئەوە سەرنجام نەوەیەک بە دنیادێ کە ئەبێ ئەو پرۆسە تەبیعەتەی خۆی تێ بکە و لەش ساغی ئەو نەوە کە ئەو بەدیلە بێ بە ئیستیلا لەوەدایە ئێمە بێڵین ئەو پرۆسە شکلی تەبیعی خۆی تێ بکە بە پەلە و بە ئەجەلە و لە ڕووی ئەحساس و لە ڕووی ئەو تووڕەیە کە لە کۆماری ئیسلامی هەمانەوە ئەو ئارەزوەی هەمانە ئەو خەباتە زوو بە نەتیجە بگات نابێت لە مەسەلەکە بڕوانی بەڵکو وەکو پەدیدەیەکی کۆمەڵایەتی کە چۆن هەر شتێکی تر لە کۆمەلگا هەڵەقڵێ ئەو پرۆسێکی خۆی هەبێ بێڵین ئەو پرۆسە تێ بکە. زۆر باشە هاوڕێ عادڵ دیارە ئەمە زۆر بیستراوە زۆریش دەوترێت کە لە بارودۆخێکی ئاوا کە دۆخێکی ئاوا دێتە ئاراوە مثلەن ئێمە لە نەم بارودۆخی ئێستای ئێراندا باسی وێ دەکەین دەڵێن لە ناو جەرگەی ڕووداوەکاندا لەوێ ڕاهبەری دروست دەبێت ڕێک خستن دروست دەکرێت دیارە لە دەرەوەی وڵاتیش ئۆپۆزیسیۆن هەیە هەڵسوڕاوانی سیاسی هەیە ئەمانەش هەموو لە بەش بە حاڵی خۆیان هەموو فعالیەتیان بووە فعالیت و سیاسیان بۆ لە دەرەوەی وڵات بە تایبەت ئێمە لەو ماوەیەدا دیتمان ئەم ئاکسیۆن و ناڕزایەتیانە کە بۆ پشتیوانی لە گەلانی ڕاپەڕینی ئێران بەڕێوە چووە ئەم دوانە وەکو یەک ینی دەبێ بڵین تەکمیلی یەکترن ینی ناتوانانی مەسەن بڵێن ئەم ڕاهبەریە یا بڵین ئەم ڕێخستنە تەنیا فقط لە ناوە دروستە بێت بەڵام لێرە ئەرکێک دەکەوێتە سەرشانی لایەنە سیاسیەکان جا چ بە ڕاست و چ بە چەپ و بە بڕوای ئێوە ئەرکی لایەنە سیاسیەکان لە بارودۆخی ئێستاکە ئەم زۆر هەستیارە لە ئێراندا چییە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم دوودانە پێکەوە تەکمیل بێت ناحەقیەکی ترکە ئەکرێ ئەویش دەور و نەخشی حزب و لایەنە سیاسیەکانە کە تا ئێستا کۆماری ئیسلامی ئیجازەی نەداوە لە کۆمەلگاکەی خۆیانە بن و لەوێ چالاکی بنوێنن و لەوێ خۆیان لە مەحەقی قەزاوت بدەن ئەوانە ساڵهای ساڵە لە دەرەوەی سنوورەکانی کۆمەلگای ئێران و کوردستان چالاکی ئەبەنە پێشەوە و سەرڕاوەی کە ئەزانم پەیوەندیان تەواو نەپچراوە لەگەڵ کۆمەڵانی خەڵێناوە بەڵام مەحدود بۆتەوە و هەر بۆیە چاوەڕوانی لە نەخشی ئەوانیش ئەبێ منتەقی بێ ئەبێ چاوەڕوانیەک بێت لەگەڵ ئەمری واقعدا بێتەوە لەگەڵ ئەو هەلومەرجێ کە تووشی بوون بێتەوە هاوکاتیش نابێ سەتی ئەو چاوەڕوانی ئەو نەبێنی نەخوارەوە کە هیچێکمان لەو حزب و لایەنە سیاسیانە نەوێت ڕاستەکەی ئەوەیە هەم خۆشت فەرمووتان ئەوەی لە کۆمەلگا ڕووەدا و ئەوەی لە دەروەی سنوورەکانی ئێران ڕووەدا ئەوە دژی یەک نین ئەوە تەکمیلەکەن یەکتر زۆر جار ئەوانە لە مەقابلی یەکەوەدا ئەندرێن ئەڵێن بۆ نمونە ئەوەی دەرەوە هیچ پەیوەندیەکی بەوەی ناوەوە نییە ئەوەی ناوەوە ئەسیلە و بەوەست بنەوەی ئەکوتن ئەوەی حرەکەتانەی کە لە دەرەوە هەیە ئەوە ناڕەوایە ڕوانگەیەکی تریشەیە بە تەواوی تەبرئە ئەکات ئەوەی دەرەوە بە دلیلەوەی کە لە کۆمەلگاکەی خۆی دوور بووە بە دلیلەوەی کە سەرکوت کراوە و بێوەزیفەی ئەکا بە باوەڕی من ئەوەش هەڵەیە ئێمە بێت تەوازنێ بەڵانسێ لەوێ ڕابگرین کە نەقشی واقعی هێزی ناوە و هێزی دەرەوە بناسین مانعەکانیان لێک بدەینەوە و هاوکاتی پتانسیل و زەرفیەتەکانیان بناسی و انتظاراتەکەمان لیان انتظارێکی منتەقی بێت نەخ زۆر سەفی لە خوارەوە بێ لە هەمووشی تەبرەیان بکەین و نە زۆری لەسەرەوە بێ لە ڕووی ئارەزوەکانمانەوە مەسەن پێمان خۆش بێ حزبێکی سیاسی یاوانی کە پێیان وتری ئۆپۆزیسیۆن نەخش بنوێنێت دەی نەتیجەی ئەو قەزیە چێ لە نەزەری منەوە ئەوەیە کە بە باوەڕی من کاتێک قسەی بەدیلسازی ئەکرێ وە گوتمان لە ناو کۆمەڵانی خەڵ لە پرۆسەیەکی سروشتیە ئەوە بەدیدێت نەخشی حزب و ڕێکخراوە سیاسیەکانی سەر ڕاستە چەپە و دوای بچینە سەری نەچینە سەر ماهیەتیان لەو پرۆسە زۆر مهمە چونکە ئەوانی گەشە ئەستێنن ئەوانی ئەگۆڕدرێن ئەوانی تەجروبە
کانیان لەسەر یەک کەڵەکە بێ ئەوانش پێدا چوونەوە ئەکەن ئەوانش ئەبێ هەوڵ بدەن لانی کەم لە ڕووی ئینتزارەوە ئەبێ هەوڵ بدەن خۆیان لەگەڵ هەلومەرجێکی انقلابی بگونجێنن لەوێایە ئەوەی ئەوانە یەکتر تەکمیلەکەن ئەزمموی ڕێکخراوبوون کاری سازماندەی شودە لەلایەن ئەمانەوە ئەتوانرێ بەعزەن بگوێزرێتەوە بۆ ناوەوە و هاوکاتی تەجروبیاتی تازە ئەوەی لە ناو کۆمەلگا زیندووە بگوێزرێتەوە بۆ دەرەوە ئەم حزب و ڕێکخراوانە ئەوە وەربگرن خۆیان بەڕۆژ بکەن و ئەوە وەکو میکانیزمێک کە پەیتا وەرئەگرێت و تەجروبەی خۆشی ئەدا بە خەڵک تەکامل پەیداکە پرۆسەیەکی تەکامل ئێمە خەریکین تێیەکەین لەو پرۆسەی تەکاملە ئەوەی کە خۆی لەگەڵی نەگونجێنێ وەکو هەر پرۆسەیەکی تەکەگەملیتر ئەکەوێتە حاشەوە جا ئێستا ئینتزارت چییە؟ ئینتزار ئەوەیە بە باوەڕی من لە خاڵی یەکەمدا ئەو ئەحزاب و جەریاناتی تا ئێستا بە هەر شێوەیە کار و چالاکیان کردووە ئێستا ئەبینن ئەوە لەگەڵ هەلومەرجەکە نایەتەوە ینی خواست و ماهیەتی ناڕەزایەتەکانی کۆمەڵانی خەڵک نەوعێکە لەگەڵ ذهنیەتی پێشووی ئەوان نایەتەوە بێ تعارف ببێەوەی کە پێیان عیب و عار بێ پێیان کەسی شەئن بێ ئەبێ ئەو ذهنیەتیان بگۆڕن چونکە ئێمە قسە لە کۆمەلگایەکی زیندووەکەین کە تەجروبەی ڕۆژمەڕەمان پێ ئەدات ئێمە لەوەی ئەتوانی شت فێر بین هاوکاتی لەوە زۆر خۆمان مەحدود نەکەینەوە ینی باوەڕ بە خۆمان وەکو حزبی ئۆپۆزیسیۆن لە دەست نەدەین کە تەجروبەی کاری ڕێکخراوەی سازماندەی شودە کە 40 ساڵە چەند ساڵە تەجروبەی ئەەکەین ئەوە بگوێزینەوە بە شێوەیەکی مختلف بۆ ناو کۆمەلگەوە بەو شێوە ئەو شوێنە خاڵیانەی پرۆسەی تەکامل پڕ بکرێتەوە ئشکال لە هەردوو لا بینرێ ئێستا منە بینم کە زۆر حزب و لایەن هەیە زۆریان پێسەختە ذهنیەتیان لەگەڵ هەلومەرجەکە بگونجێت جۆرێ شێوەی بیرکردنەوەیان لەسەر خەبا لەگەڵ ئاخێزی جەماوەری ئەوەیە کە پێش لەو ئاخێزەی ئەخیرە بوو دەوە ئیشکالە ئەو نوع ڕێکخراوانە بە احتمالی زۆر لەو ڕەوەندەی تەکاملە ئەکەونە حاشەوە ئەوانش کە توان خۆیان بگونجێنن تەجروبە وەربگرن و تەجروبە انتقال بدەن بە باوەڕی من ئەو شانسی زۆریان هەیە چ ڕاستە یا چەپەوە مۆزوعێکی ترەکە لەناو بەشێک لە کۆمەلگا بتوانن جێپەی خۆیان پەیدا بکەن ئەوە شامڵیش ئەحزاب و ڕێکخراوە چەپەکانە بێت کە زۆرتر دەغدەغەی ئێمەمانەندە کە هەردوو نوع تێڕوانینێک لەو جریاناتی چەپە بینرێت زۆر باشە دوای دێنە سەر حتمما ئەوەی کە دەور و نەخشی چەپەکان هەتا ئێستا چۆن بووە هەورە عادڵ بەهۆی ئەو خەفەقانەی لە ئێران و لە کوردستاندا هەیە هەرگیز ڕاپرسیەکی وردمان نەبووە لەسەر خەڵک بزوتنەوەی ڕاستەوەکان جۆرە بەخۆشتان باستان کرد بە هاوکاری میدیا فارزمانەکان زمانی خۆیان بەسەر خەڵکدا دەسەپێنن لێکدانەوەتان چییە لەسەر مابەتە لەسەرەوە پرسیارەکە زۆر متەوەجه نەبوو کاکەمی ئەو مێدیا فارسی زمانانە چیەکەن حاڵی نەبوو ئەم هێزە ڕاستەوەکان وەکو بڵێ مەسەلەن سەڵتەنەت خوازان بە هاوکاری ئەم میدیا فارزمانانەی دەرەوەی وڵات ینی وەک جۆرێ بە جۆرێک زمانی خۆیان دەسەپێنن وەکو بەدیل ئێوە لە دوانتان چی لەسەرەمە بە باوەڕێ منەوە شتێکی غێرە سروشتی نییە کاکەمین هەموو هێزێکی سیاسی هەوڵەدا بەدیلەکەی خۆی شکل پێ بدات و ئەوە لە کۆمەلگا مەترح بێ ڕەوشی کارەکان فەرقەکە ئەوەی کە گرایشاتی ڕاز هێزی ڕاستەکان هەوڵەدەن لەسەرەوەی خەڵک ئەو بەدیلە دروست بکەن ڕەوشی ئەوان ئەوەیە ئەوە لەگەڵ ماهیەتیان زۆرتر دێتەوە هێزە چەپ و ڕادیکاڵ و پێشکەوت و خوازەکان ئەوە بە ئەمری کۆمەڵانی خەڵک ئەزانەوە هەوڵەدەن یارمەتی بکەن زەرفیەتی ئەوە لە کۆمەلگا ببەنەسەر کە کۆمەڵانی خۆیان بەدیل دروست بکەن هەردووی ئەمانە پرۆسەیەکی سروشتی بەدیل سازیە عەرزەکەی من ئەوەیە ئێمە نابێت زۆر غافڵگیر خۆمانیشان بدەن یا پێمەوا بە شتێکی فەوق العادە لێرە ڕوویداوە کە چەند هێزی ڕاست ئێستا سەڵتەنەت تەڵەبە مجاهدە یا هەر هێزێکی ترەیە هەوڵەدا بەدیلی خۆی بخاتە بەردەم کۆمەلگا ئەوە بەشێکە لە سروشتی کار و خەبات و تێکۆشان ئەوە بەشێکە لە سروشتی دەورەیە کە خیزیشی کۆمەڵایەتی لە ئارایە جا بۆیە لە جیاتی ئەوەی کە ئێمە خۆمان غافڵگیر بزانین پێمەوا بە شتێکی غەیرە سروشتی خەریکە ڕووەدا ئەبێ هەوڵ بدەین بەدیلەکەی ئێمە یا شێوەی بەدیلسازی ئێمە مەشروعیەتی زۆرتر پەیدا بکە بۆ ئەوەش ئێمە لە شوێنی تریشەوە گوتووە ئێمە ئەبێت لە تاکتیکە زۆر منعەتف بین ینی بزانی سیاسەتی ڕۆژ بکەین لەکوێ هەرەوە سەنگەر ببینە پێشەوە و لە شکوێ سەنگەرەکانمان بینینە دواوە هاوکاریەکان چۆن بکەین هاوکاری چۆن نەکەین کام بەش لە بزوتنەوەکە بەهێز بکەین کام بەش لە بزوتنەوەکە
هەوڵ بدەین دەستی باڵا پەیدا ناکات چونکە بە کەڵکی نازانین لەکوێ بە هەزینەی زۆر کەمتر خەباتەکە شتی تاکتیکی ڕۆژمەڕە ئەبێ بەکاربێنین کە بەدیلەکەی ئێمە مەشروعەتی زۆرتری کۆمەڵایەتی بەدەست بێنێن نمونەیەک دێنمەوە بۆەوەی کە ڕۆشنتر بێ قسەکانم کاتێک هەر ڕۆژەکانی سەرەتایی ئەوە بوو کە ئەو خێزشە ئەتوانێت شکل بگرێ مانگرتنێکی سەراسەری لەلایەن چەند هێزەوە فراخانەکەی درا لایەنی تر بۆ نمونە مخالفی ئەوە تاکتیک بوو ئایا ئێستا لازمە وە بەکەڵکە ئەو بۆ بەهێزکردنی ئەو بزوتنەوە یا بۆ شکلتان بە بزوتنەوەیەکی جەماوەری مانگرتنێکی گشتی بۆ نمونە لە کوردستان سازمان بدرێ لە تاکتیکە تشخیص درا بڵێەوە تاکتیکێکی دروستی خەباتە گرتی کۆمەڵانی خەڵک بە پێشوازیەوە چوون ئەوە مەشروعیت ئەدا بۆ کەسێک کە پێی خۆشە بەدیل دروست بکە یەواش ئەو هێزەی کە بەم شکلە تاکتیکەکانی لەلایەن کۆمەلگاوە بە شێوەی ئەرێنی جواب ئەدرێنەوە ئەو هێزە مەترح ئەبێ و یەواش لە پرۆسەیەکە ئەو مەشروعیەتە بەدەستێنێکە بەدیلەکەشی جێەکەوێت ئێستاش ئێمە قسە لەو کێشمەکێش یا شەڕی بەدیلەکان ئەبێ بە تاکتیکی ڕۆژمەڕە بە سیاسەتی ڕۆژ کارێ بکەین کۆمەڵانی خەڵک هێزی چەپ و پێشکەوت و خوازەکان زۆرتر مەشروعیەت بەدەست بێنن و ئەو هێزانش کە لە سیاسەتی ڕۆژە لە بەکارهێنانی تاکتیکی ڕۆژە ناتوانن ئەو مەشروعیەتە بەدەست بێنن یەواشەوە بەدیلەکەشیان ئەرزشی خۆی لە چاوی کۆمەڵانی خەڵک لەدەست بدا ئەوەیە ڕێگەی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەو بەدیلانەی کە من و تۆمانەند کۆمەڵانی پێشکەوت و خواست بە دڵیانە ئیلزامان و سرفەن لەوانەیە بە تەبلیغات و بە ئفشاگەری و بەوانە ئێمە لە هودەی دەرنەیە کە لە هودەشی دەرنایەن لە بەرنامەیەکیاوە ئەبێ بە شێوەیەکی کردداری لە مەیدانی خەباتە نیشان بدەین ئەو بەدیلەی ئێمە لەگەڵ خواستی کۆمەڵانی خەڵک یەکەگرێتەوە وە ئەو نمونەی مانگرتنە ئەوە نمونەیەکی زۆر ڕۆشن بوو بۆی کە بەبەستەکەی خۆم بگەێن بەڵێ هاوڕێ عادڵ با بینە سەر کوردستانیش پرسی کوردستانیشمان هەیە خۆ پیشاندان بڵین مانگرتن ناڕزایەتی لەم حەوت هەفتەیە کە دیارە تێپەڕیوە زۆر بەرچاو بوو لە چاو باقی ناوچەکانی یا بڵێن شارەکانی تری ئێرە زۆر حاوتڵ و یەکگرت و تریش بوو تایبەتمەندیەکانی کوردستان بە تایبەت بڵین ینی ئەم قیامە هەر لە ورمێەوە هەتا بڵین ئیلام تایبەتمەندیەکانی لەم دەورەیەدا چییە و چ کاریگەریەک دەتوانێت لەسەر ئاستی سەراسەریەکەی دانێ کوردستان ڕاستەکەی ئەوەی کە ئێستا وەکو تایبەتمەندی یا ویژگی کۆمەلگای کوردستان ناولێ ئەبرێ مربوط بە ئێستانیە ینی شتێنی هەر ئێستا هەڵقوڵا بێت و بەناکاو پەیدا بوو بێ بەڵکو پەیوەندی هەیە بە 42 ساڵ خەباتەی کە لە دژی کۆماری ئیسلامی بەڕێوە چووە باوەڕی شخصی من ئەوەیە تایبەتمەندی کۆمەلگای کوردستان و ئەوەی کە پێ ودرێت نەو ئەشوری خەبات و مبارزە لە ناویە زۆر بەرجستەیە ئەوە نییە کە زۆر جار ئەوترێ ستەمی نەتەوایەتی یان دواکۆتووی ئابووری تەبیعەتەن ئەوانە دوو پەدیدەن لە کۆمەلگای کوردستان کۆمەڵانی خەڵکی ئازار داوە و بۆ ڕەفعی هەردووکیان بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئاستی بەریندا بەدی هاتووە بەڵام هەم ستەمی نەتەوایەتی و هەم دواکۆتووی ئابووری خۆ لە بەشەکانی تری ئێرانیشە هەیە قیناکەیتە دەرەنجەکەی خوار و سەرا یان لە زۆر شوێنی تری دنیا هەیە ستەمی دواکۆتووی ئابووری بەسەر بەش لە کۆمەلگایە لە وڵاتی زۆر دواکۆتووی هێشراوەتەوە بە خاتری بافتی ئتنیکیەکەی یان ستەمێکی نەتەوایەتی زۆر دڕندانە بەسەر کۆمەڵانی خەڵکەکەیدا داسەپاوە ئەبێ ئەمەوە پرسیارە لە خۆمان بکەین بۆ لە کوردستان بوونی ستەمی ملی و بوونی دواکۆتووی ئابووری توانی وێتی ببێتە باعثی ڕادیکالیزمی سیاسی ئەمە قسە لەسەر ڕادیکالیزمی سیاسیەکە کە ئێستا ئەیبینین بۆ نمونە دروشمەکانی پێشکەوت و خوازەیە ژیان ئازادی تیا سەر هەڵدا نانکار ئازادی تیا سەر هەڵەدا بۆ نمونە بزوتنەوەی مەدەنی و ڕێکخراوی مەدەنی دروستە بێت بۆ پارێزگاری لە مناڵ وەرە ئەوەی بینەران و بۆ خۆشتان زۆری لێ ئاگادارن ئەبێ بزانین چ شتێک بۆتە باعثی ئەوەی ئەو شتێک کە لە شوێنی تر هەیە ستەمی نەتەوایەتی و دواکۆتووی ئابووری لە کوردستان نەتیجەکەی ئەبێت ئێرە بە باوەڕی من دلیلە ئەسلیەکەی دووشتە یەکی حزب و ڕێکخراوی سیاسی کە دوای ڕوخانی ڕژیمی شا توانی لەوێ سەر هەڵبدا و زۆر سەرێ توانی سنەتی حزبی کاری ڕێکخراوی ڕێبخە و لەوێ
بەپێی ئەو مؤلفانەی کە ئەو کات ببوون ئێستا با نەچینە سەریان زۆر قسەی لەسەر کراوە ڕێکخراوێکی چەپ و سۆسیالیستی توانی کۆمەڵایەتی ببێتەوە. ئەنی من گومانم هەیە ئەگەر ئەو سەردەمی دوای ڕاپەڕینی 57 دەورانی ڕوخانی ڕژیمیشا کۆمەڵایەتی نەبوایەتەوە گومانم هەیە کە ئێستا کۆمەلگای کوردستان بۆ شێوەیەکی ئەبینە ڕادیکال وای لە حازی سیاسیەوە وی ئەو هەلەی کە بۆ ڕێکخراوێکی سیاسی سوسیالیستی لە کوردستان ئەو کاتکە وتوانی کۆمەڵایەتی ببێتەوە وتوانی لە ماوەی ئەم چ ساڵەدا خۆی بهێڵێتەوە ئەوە بە ڕادیکال بوونی کۆمەلگای کوردستان یارمەتی داوە. دلیلێکی تکە وتون دوو دلیلەوە یەکیان بێ ئەمەی تریان بافتی ئەقلیمیە کە توانیوێتی بهێڵێتەوە حزبی سیاسی خەباتی حزبی سیاسی بۆ شێوەیە کە ئێستا ئێمە ئەبینی. ئێوازانێک کە لە کوردستان عقبنشینی کرا بە هەموو حزب ئێرانی لە هەموو ئێران عقبنشینی کرا بە حزبە سیاسیەکان سەرکوتکران لە بەشەکانی تری ئێران ئەوانە هەمووی پراوێزی وڵاتانی دووردەست بوون بە ئێستیلا وڵاتانی ئوروپا چون بۆ کانەدا ئەمریکا لەوێ خەباتی خۆیان درێژە پێدا حەزبە چەپ و ڕاستەکانی ئێران بگرا. لە کوردستان وەزعیەتی ئەقلیمی ئەو فەزای بەدی هێناکە بەشێکی تر لەو بەشە جغرافیایی کە پێی ئەوترێ کوردستان وەکو پشتجەبهە کەڵکی لێوەربگیرێن. ینی بۆ نمونە کۆمەڵە و حزبی دیموکرات بە تەواوی هێزەکەیان لە ڕووی سەرکوتەوە لەبەی نەچوو کە بۆ نمونە تەنا سەرکردایەتەکەیان بگوێزرێتەوە بۆ وڵاتێکی ئوروپایی یا وڵاتی یا ئەمریکا یا کانەدا یا هەر وڵاتی ئوسترالیا هەر وڵاتێکی تر بەڵکو توانرا لەوێ هێزێکی منسەجمی حزبی بە هێزی چەکدارەوە بە ڕەهبەریەوە بە دەمو دەستگای تەبلیغیەوە بهێنرێتەوە ئەوە دامەی ڕادیکالیزەکردنی کۆمەلگای بە شوێن خۆی داهێنا. یعنی پەیوەندی حزب لە کوردستان بۆ شێوەیە کە پەیوەندی حزبی ئێرانی پچڕا لە کوردستان نەپچڕا و توانرا ئەوە ڕابووی بوو نمونە تا کۆتاییەکانی دەهەی شەز بە لێواش لێشاو خەڵکی جەلاوانی کوردستان هاتنە بوو بە پێشمەرگەی و حزبانە خەباتی چەکداری وجودی هەبوو بە ڕۆژانە هێزەکانی ئەم حزبانە ئەچوونە دێهاتەکان و شارەکانی کوردستان ئەوە تەنان لە کۆتایی دەهەی شەستا بوو ئەوە نەما دەی ئەوە بۆتە بایستی ئەوەی کە ئەو سنەتی تەحەزوبیا بیا ئێدامە پەیدا بکە و نەوعێک کۆمەڵانی خەڵکیش تەشویق بکە بەوەی کە هێزی حزبی لە پشتیانەوە هەر هەیە یا حزبی سیاسی ئومێدوار بێت کە حزبی کۆمەڵانی جەماوەری خەڵ لە پشتیەوە هەن و ئەوە دووبارە وەکو پرۆسەیەکی تەکمیلکردنی یەکتر تەکاملی پەیدا کرد و ئەوەش یارمەتیدا کە کۆمەلگای کوردستان بۆ شێوەیە کە ئەبینی ڕادیکال بێ و ئەوەش لە لەحاظی کۆمەڵایەتیەوە چی بەدواوە بوو بەسیجی تودەئی ئەوەی بە زمانی فارسیش بێ بەسیجی تودەئی یان بەنەوەیەک جەماوەریکردنی حرەکەتەکان لە کوردستان ئێمە بارها لە ماوەیەم چەند ساڵە دیومانەکە مانگرتنی گشتیە درێت مامۆستا کارمەندی دەوڵەتی بازاڕی کرێکار ژن دێهاتەکان شارەکان مان نەگرن لە هیچ شوێنێکی دری ئێران ئەو بەسیجی تودەیە ئەو بەسیجی جەماوەریە نابینین ئەو سنەتە ئێستا خەریکە ئەگوێزرێتەوە بە بەشەکانی تری ئێران ئەوەی کە ئەبینی لە چەندین شار یا لە شارێک لە بەشێکی هەر زۆری ئەوەی کە ئەبینی ئەخشاری جۆرا و جۆری کۆمەڵایەتی لە یەک ماوەدا دێنە سەر شەقام یان مانەگرن یا اعتراضەکەن ئەو سنەتە بە باوەڕی من لە کوردستانەوە گوێزراوەتەوە ئەو تایبەتمەندی کوردستان گوێزرایەوەتەوە انتقال دراوە بۆ ئەو خەباتەی کە لە بەشەکانی تری ئێرانە بەڕێوەیە و مطمئنم لە درێژەی خۆیدا ئەزمموی بەشەکانی خەباتی کۆمەڵانی خەل لە بەشەکانی تری ئێرانیشا لە پرۆسەیەکدا ئەگوێزرێتەوە بۆ کوردستان و ئەوەش یەکتر تەکمیلەکەن لە پرۆسەی تەکاملدا و ئەوەشە کە نەوعی ئومێدەواری ئێمە بە سەرکەوتنی کۆمەڵانی خەڵک ئەباتە ئاستێکی سەرەوەتر. زۆر باشە هەوڕا عەبدوڵبابینە سەر هێزە چەپەکان دروشمەکان و کەش و هەوای گشتی دەبینین چەپن ینی ئەگەر لە ئاستی سراسریداش ئێمە توانین ئەوە بڵێن هێزەکانی چەپ بەڵام پرش و بڵاون دەبێت چی بکرێت ئەم کێشە و یا بڵین ئەوەی کە نزیکاتی یا پراکتیکەکان بۆ هاوکاری زیاتری هێزە چەپەکان بکرێت. من پێشتر وتم ناحەقی نەکەین ئەوە شامڵی ئەحزابی چەپیشە یعنی ناحەقی نەکەین زاراتەکەمان غەیرە منتەقی بێ بۆ معنا ئەو جەریاناتە ئەوە بە 43 لە چێ لە کۆمەلگای خۆیان دوورن سەرکوت کراون
نەیانتوانیوە ئەندام بگرن نەیانتوانیوە لە پرۆسەی تەکاملی کۆمەلگاکەی خۆیاندا ئەوانی خۆیان لەگەڵی بگونجێنێت بە شێوەیە کار و خەبات عادەتیان کردووە ئەوە تەنها بە گۆڕینی هەلومەرج یا فەزای دەوروبەریان ئەتوانێت لێ بگۆڕێت ئەنی ئەبێ ئەگەر منسفانە لەگەڵیان مامەڵە بکەین ئەبێ ئاوا ناوی لێ ببین هاوکاتی ناوی تەبرئەشیان بکەین تەبرەیان بکەین بڵین بۆ دلیلەکە سەرکوتکراون بۆ دلیلەکە لە فەزای کۆمەلگاکەی خۆتان وە دەرنراون ئێوە ئێتر معافن لە هەر نوع خۆ بە ڕۆژکردنێک معافن لەوەی کە خۆتان لەگەڵ هەلومەرجی خەباتێک بگونجێنن تەوازنێک لەوێ ئەگەر بتوانین ڕابگرین عبارەتە لەوەی کە لە لەحاظی ذهنیەوە ئێستا کاتی ئەوەیە ئەحزاب و جەریاناتی چەپ تۆزێ ڕەوشی خۆیان بگۆڕن بۆ معنە کە من ئێستا عرض دەکەم پێش هەموو شتێک کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە کە سیستەمی جۆراوجۆر تێیدا هەیە تەکەسوری سیستەم هەیە بەشێکی ئەتوانی بڵێ هەرە زۆری ینی ببێ هیچ نوع ئێغراق هەر زۆری دانیشتوانی ئەو کۆمەلگا بە نوعی ئازاری سیستەمیان چێشتووە و لەوێ چەپ ئەبێ خۆی بە ساحبی هەموو ئێوانە بزانێت ینی ئەوەنی ئەڵێن چەپی کرێکاری چەپی کۆمونیست چەپی ڕادیکال ئەوە نییەکێتە تەنها مەسەلەن خەباتی کرێکاران معزلی بێ ئەو وەختە ئەو جەماوەرە بەرینەی تر لە ژنیەوە بگرێت لە لاوی و خوێندکاری و ملیەتە جۆرا و جۆرەکانی و وڵاتە و لە هەموو ئەوانەی لە دەست دەرەچێ ئەگەر بە شێوەی ذهنیەتی کۆمەلگایەکی متعارف لەگەڵ کۆمەلگای ئێران ڕوبەڕوو بێت ئەوە یەکی لەو خاڵە هەرە گرنگەکانێتی کە چەپ ئەبێ گۆڕانکاری لە خۆیان بە وجود بێنێ ئەگەر ئێستا ئەو گۆڕانکاریە لە خۆیدا بە وجودێنێ معنای ئەوەیە ئەو بەشانەی کۆمەلگا چەپ جەزاب نابینێ چەپی متحەزب چەپی تەحەزب یافتە حزبە چەپەکان چەپی ناو کۆمەلگا چەپێکی بەهێزە ڕادیکاڵە لە ئاستی کۆمەڵایەتیە یەکجار زۆر پەیەگێکی قویە بەڵام بۆ ئەوەی کە چەپی تەحەزب یافتە حزبەکان حزبە چەپەکان بتوانن ببن بە بەشێک لەو هێزی چەپی کۆمەڵایەتی ئەبێ و خۆیان بڕۆژ بکەن ئەبێ ئەو وشکی ذهنیە کە پێشتر هەڵگری بوون و بەنەوەی تەحمیلیش بووە دژمن بەس هەلومەرجەکەی بەسەریانە تەحمیل کراوەیان نێشتوە ڕۆشت بکەن ئێستا مۆقعەتی خۆیان تەشخیص بدەن و ئاوەڵەتر بۆ وەزعیەتە بەرخورد بکەن لە جاتی نمونەی زۆر ڕۆشن بێنم کە بەحسەکە ڕۆژ کراوەتر بێت ئێستا حزبی چەپ نابێ خۆی ئیزۆلە بکات لەو ڕێپێوانانە گشتیانە کە چ لە ناوە ئێران چ لە دەرەوە هەیە ئەنی نابێت زەڕەبین بخاتە سەر ئەو کەسەی کاتۆتە باڵدەستی ڕاپەڕی نەکا بە دژی کۆماری ئیسلامی بڵێ تۆ چکارەی تۆ مەسەلەن لیبرالی ڕاستی چەپی سوفلانی هاتۆتە خەبات هاتۆتە مەیدانی خەبات لە مەیدانی خەباتە تۆ ئەرکی تۆ ئەوە نییە سنوورەکانی خۆت و نێوان ئەو بە خەتکێش جیا بکەیتەوە وە خۆت ئیزۆلە بکەی خۆت تەک بکەیتەوە بەڵکو ئەوەیە ئەو جەماوەری ملیۆنیەکە لە ناو شەقامەکانی دەرەوە و ناوەی وڵاتەن ئەوە بەهێز بکرێت بە عەلەی کۆماری ئیسلامی جیاوازی تۆ وەکو ڕێکخراوی چەپ لە ڕووی بەرنامە لەوی تەبلیغات و ڕەسانی خۆتەیە تەلەڤیزیۆنی خۆتەیە ڕۆژنامەی خۆتەیە مرۆوەجی خۆتەیە لەوێ جیاوازیەکانی خۆت لەگەڵ هێزەکانی تر نیشان بدە لە کەفی خیابان خەباتە مشتەرەکەت ببە پێشەوە و ئەوانە دژی یەک نین ئەوە مەماشاتکردن و بە پێچەوانە ئەوترێ هەمە با هەموو گویا ئەوە شتێکی گوناهەوە ئەوە گویا پرنسیبێ ژێر پێخراوە وەها نییە بەڵکو ئەوە دقیقەن ئەو ژیری سیاسیەیە کە لە ڕووی تاکتیکەوە منعەتفی لە ڕووی ئیستراتیژیەوە زۆر پێداگیری ئەەکەیت و منعەتفی نیشان نادەیەوە لەوێ قاتعیت نیشان دەدەیت لە خەبات و تێکۆشانی ڕۆژمەڕەتە ژیرانە بەرخۆ دەکەی سەنگەر بە سەنگەر ئەچیتە بەرەوە لەوێ پێویست بوودەیتە دواوە هەڵسوکەوتەکەی هاوکاریەکەی ئێتلاف تشکیل دەی بەڵام هاوکات هەڵیە سنگێنی کە ئەوە خزمەتکە بە هەدەفە نەهایەکەت حزبی چەپ لەوێ کەمی هێناوە بە باوەڕی من ئەوەی کە ئێستا ئەحزابی چەپ کە ئەم چەند ساڵە لە دەرەوە بوو ئەو گۆڕانکاری لە خۆیانە بەدینەهێنن ئەکەوێنە پراوێزەوە و گۆڕەپانی خەبات دەکەوێتە دەستی هێزە نایارەکان و ئەوە بەڕاست نیگەرانیەکی جدیە من هیوادارم نیگەرانیەکی منمانەندێکیش واقعی نەبێ بەڵکو هەرو ڕەوەندی تەکاملە کار بکە کە ئەحزاب و ڕێکخراوە چەپەکانیش خۆیان لەگەڵ و هەلومەرجە بگونجێنێن و لە تاکتیکە منعەتف لە ئیستراتیژیا قاتە بمێنەوە زۆر باشە هاوڕە عادڵ پامێکمان بۆ هاتووە لەلایەن بینەرێکەوە دیارە چەند ڕۆژێکە بەتایبەت ئەمە لە کوردستان وەکو نیگەرانی ئەم ڕۆژن کە بەیانی 13 ئابان گویا
دەیانەوێت دانیش ئامۆز و دانیشتووەکان لە ڕۆژی 13 ئاباندا نازانم لە چۆ شرکت بکەن بۆ چه شتێک سێتی لە میوانی بەڕستان پرسە ئایامە سناریۆکی تر نیمە پلانێکی تری ڕژیم نییە بۆ ئەوەی کە ئیسرار دەکات لە دانیش ئامۆزان تەواوکو ڕزمایشێک دەوێت کەڵکیان لێوەرگێت. وەڵام منجی ئاگاداری ئەوە نیم ئەگەر بەڵام ئەگەر شتێک بە کۆماری ئیسلامی یادم و دەستگاکانی مرتبط بە کۆماری ئیسلامی و فەرەخانیان دابێت ئەو گومانی تیان نیە سناریۆیەکە بەڵام ئەگەر ئەڵێ حتا تهدیدیشی کردووە کتێتی حتما دەبێ بچن کۆماری ئیسلامی تهدیدی کردووە بەڵێ ئەوە هیچ بەعیەوە نەتەنها بەعید نییە بەڵکو دقیقاً هەروایە ئەوە بەشێکە لە سناریۆ سازی و ئەوەش بەشێکە لە سروشتی ئەو کێشمەکێشێکە لە نێوان کۆمەڵانی خەڵکو و دەسەڵاتە هەیە ئەو بەشەشی مەربوطە بۆی کە هەر کامیان شکردایە بەکارێنن ڕەوشایە بەکارێنن بۆی کە موقعیەتی خۆیان تەقویە بکەن. کۆماری ئیسلامی نیشانی داوە بەڕاستی لە سناریۆ سازیە توانایە و لەوێ نوعێک نوێگەرایی لە خۆیان بە وجود دێنێ ئیدەی تازەی هەمیشە هەیە کۆمەڵانی خەڵکیش ئەڵبەتە منەوە بەجێگەی نیگەرانی نازانم کۆمەڵانی خەڵکەوە نەبڕوایان بۆ کۆماری ئیسلامی نییە بڵێن فریوی ئەو سناریۆنانە بخۆن بەڵکو حتمما لیان ڕۆشنە هەر شتێک کۆماری ئیسلامی مبەلەغی بێ و تەبلیغی بۆ بکە ئەوە بزاندێ بەشێکە لە سناریۆ بۆ ئەوەی کە تەوازنی هێز لە بینی خۆی و کۆمەڵانی خەڵک بە قازانجی خۆی بگۆڕێ. زۆر باشە هەوڕێ عادڵ لە دوێنەوە زۆربەی میدیاکان و بڵین لە تۆڕۆکمەڵاتیەکاندا باس لەسەر ئەم دانیشتنی شۆڕای ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان کراوە. گرنگی ئەم دانیشتنە لە چیدایە و چ کاریگەریەکی لەسەر ڕەوتی ڕووداوەکانی ئێستا ئێران دەبێت؟ بە باوەڕی من گرنگیەکی زۆری نییە ئەو دانیشتێکی نافەرمی بووە دانیشتێکی فەرمی بڵێ جا بنابەرین بڵێ یەکسەر بڕیارێکی ئیلزام ئاوەری بە دواوە بێ وان نییە بەڵکو بە باوەڕی من ئەوەش بەشێکە لە کێشمەکەشی دەوڵەتەکان ئەیانەوێ لە بینی یەکدا ئیمتیاز لە یەک وەربگرن و لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک کەڵک وەرەگرن ئەوەی تاو شوێنەی بە ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژاوایی ئەگەڕێتەوە ئەوان هەوڵەدەن لەلایەکەوە ئەوە بکەنە گورزێک لەسەر کۆماری ئیسلامی کە خواستەکانی خۆی بەسەردا بسەپێنن ئاوانسی زۆرتی لێ وەربگرن امتیازی زۆرتی لێ وەربگرن و هاوکاتیژەوە بکەنە خاڵێکی لاواز لەسەر رووسیا کە بڵێن ئەگە کۆماری ئیسلامی یەکی لە هاوپەیمانانی ئەسلی رووسیا کە ئێستا جەماوەری خەڵکەکەی لە دژی ڕاپەڕیون و ئەگەری ڕووخانی هەیە ئامریکا ئەتوانێت بچێتە پاڵ ئەو خەباتی کۆمەڵانی خەڵکە ئەوە بەهێز بکە و ئەوە رووسیا متەزەکر بکاتەوە کە بە ڕووخانی کۆماری ئیسلامی هاوپەیمانی خۆی لەدەستدا ئەگەر نایەوێ ئامریکا و ڕۆژاوا پشتیوانی لەو ئاخێزە جەماوەریە بکەن و یارمەتی بکەن کە کۆماری ئیسلامی بڕوخێ ئەبێ امتیازاتێ بدەن. بە باوەڕی من ئێمە وەکو خەباتکارانی دژی کۆماری ئیسلامی کە چارەنووسمان بە دەوڵەتانەوە نەبەسراوە ئومێدەواری ئەو بڕیارانەی دەوڵەتان نەبین ویان چاوەڕێی نەبین ئەو معناشی ئەوە نییە کارمان پێی نەبێ ئەوانە لە معادلاتە تەسیریانەیە سبەینەگەت ئەوانە زلهێزانی جیهانی بڕیار بدەن کۆماری ئیسلامی بڕوخێ حتمما یارمەتیەکەن بە پرۆسەی ڕووخانەکەی یاگەر پێیان کە ئێستا بڕیاریانەوەیە بمێنێتەوە هیچ نیشانەیەک لەوە نییە کە ئەوان بیانەوەی کۆماری ئیسلامی بڕوخێ بیانەوەی کۆماری ئیسلامی بمێنێتەوە حتمما ئەو بڕیارەی ئەوان کاریگەری لەسەر معادلاتی مەیدانی خەبات هەیە یارمەتیەکەن و هێزیەکەی تەقویەتەکەن هەمووانە ئێمە وەکو لایەنی خەڵک ئەگەر ئاوا بڵێن چ کۆمەڵانی خەڵکی ناوەی وڵاتی ئێمەمانە لە دەرەوەین و وەکو پشتیوانی ئەو خەباتە هەین زمینی ئەوەی کە ئاگامان گۆشەنگاهێکیشمان بە بڕیاری دەوڵەتانە بێ هەبێت و کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکان بەڵام چارەنووسی خەباتەکەی خۆمان بەوە نەبەست ئەوە دووشتی جیاواز لە یەکن بەڵام ئەویشی هیچ کامیشیان بێ ئەهمیەت نازانین ئێمە ئەبێ زمینی ئەوەی کە ئفشا بکەین بدەوبستانی بینی دەوڵەتەکان بەڵام هاوکاتی نابێ بێمەیل بین بەوەی کە زوو بیخوێنینەوە دەستیان زوو ئاگامان لێبێ ڕۆشنگەری لەسەر بکەین و بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئەگەرەکانی ئەو دەخالەتە ئاگدار بکەینەوە و نەبوو خۆمان بێ وەزیفە بزانین لە بەرامبەر دەوڵەتەکانەوە تەنها بە ئفشاگەری و بە زندەباد و مردەباد لەگەڵیان ڕەفتار بکەین
و لەلایەکی تریشەوە چارەنووسی خۆمان بۆوانەوە نەبەستی لێرەش مەسەلە باڵانس ڕاگرتنە لێرەش مەسلەی تاکتیک و ڕەوشی سیاسی ڕۆژمەڕەیە بیرکردنەوەی ئەوێ و من متمەنم ئەگەر هێزی ئازادیخواز و پێشکەوتوخواز بتوانێت ئەو بەڵانس ئەو تەوازنە ڕابگرێ موفقتر ئەبێت تاوەی کە بکەوێتە لایەنێک و بیاد بە تەواوی ڕەدی بکاتەوە یان چارەنووسی خۆی پێوە پەیوەند بدات. زۆر باشە هەوڕا عەدڵ هەرچەند کاتی بەرنامەکەشمان کەمە بەڵام بینەرێک پامێکی بۆ نردوین ینی پرسیارەکە لە بەڕێستانە تێتی پێم باشە ئەم پرسیارەش لە هەوڕا عەدڵ پرسی نووسێتی دیارە حکوومەتی ئیسلامی بۆ ئەوەی بیرۆڕای گشتی سەرقاڵ بکات هەوڵ دەدا شەر لەگەڵ سعودیە دەستڕێژی سەربازی لە هەرێمی کوردستان لە عێراقان بدات. پرسیارەکەی لێدایە دەتوانێت سیستمی فکری خامنەی و سەرکردایەتی حکوومەتی ئیسلامی ڕوونکەنەوە ئێوە بۆ هەموو قەیران و ناڕەزایەتیانی ناوە شەر لەگەڵ دەرەوە چۆن لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئیراندا دەبێت. سەردەمی خۆی ئەرزیابیەکی دروستە بۆ یامود کۆماری ئیسلامی درێژدان بە شەڕ لەگەڵ عێراقی سرفەن بۆ ئەوە بوو کە ناڕزایەتی ناوخۆوەکان و مشکلاتی ناوخۆی وڵات بخاتە پەراوێزەوە. ئەوە سیاستێکی زۆر ناسراوی دیکتاتۆرەکان و هێزی دەمارگرژە کەسانێک کە مەشروعەتی خۆیان لە کۆمەلگا وەرناگرن تندوتیژی و خشونەت و شەڕ ئامرازێکە بەدەستیانەوە کە خۆیانی لێ بپارێزن. سەردەمی خۆی ماکیاوەلی وەکو ڕەوشێکەوە پێشنهاد دەکات بە دەوڵەتان بە دیکتاتۆرەکان ئەڵێ ئەگە پێتان خۆشەوانەی کە خۆ ئێوەیان خۆش ناوێ خەڵکی ئێوەیان خۆش ناوێ سەرڕایەوە حاکمیەتی خۆتان بێڵنەوە یەکێک لە ڕەوشە مناسبەکانی ئەوەیە بحران دروست بکەن و هەتا بحرانەکەش لە دەرەوەی چوارچێوەی حاکمیەتی ئێوە بێ باشتر. دەبۆیە ئەمە ئاخوندەکان و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەو ڕاوێژەیان زۆر بە جدی گرتووە گوێڕایەڵی بوون بۆیە هیچ بەعید نییە لەو قۆناغی کە کۆماری ئیسلامی ئیتر هەستەکە هیچ شتێکی تری بەدەستەوە نەماوە بۆ بەقای خۆی چەند موشک بەم لا بەولا بخات و هەوڵ بدا شەڕێک لە بینی خۆی و دەوڵەتانی ناوچەکە دروست بکە. ئێستا من ئەوە بە محتەمەل نازانم چونکە کۆماری ئیسلامی ئێستا خۆی لەو موقعیتە نابینێ کە بسبین و دووسبینێ یەکسەر بکەوێ بەڵام لە معادلاتیشی ئەوەی حەسب نەکردووە بەڵام هاوکاتیش ئەوە ئەزانی کە کەوتە ئەو قۆناغەوە ینی گەیشتنەوە مەقتعکە کۆماری ئیسلامی بە یەکسەرە ئێتر گڵۆڵەکەی کۆتبێتە لێژی و ئاخرین ڕۆژەکانی تەمەنی بەستەر ببا ئەو نوع بحرانسازی یارمەتی ناتوانێت بکات چونکە خەڵک ناتوانێت برنێرێتەوە ماڵی خۆی بەتایبەت جەماوەرێکی بەرین کە ئێستا ئێمە ئەبینین و بە وەسعەتی جۆگرافیای ئێران لەلایەکی تریشەوە ئەو دەوڵەتانەی کە پێیان خۆشی کۆماری ئیسلامی بڕوخێ ئەوانش سیاسی بیرەکەنەوە ئەنێ وەهانیە کە بۆ نمونە ئەگەر عەرەبستانی سعودیە پێخۆش بێ کۆماری ئیسلامی بڕوخێت دوو موشک بە وڵاتەکەیەوە بنرێ ئەم جواب بداتەوە یارمەتی بکات لە ڕووی شەڕ دروستکردنەوە کۆماری ئیسلامی دێژە بە حیاتی خۆی بدا دنیای سیاست بەداخەوە ئاوایە یا بەداخەوە یا خۆشبەختانە هەردووکی هەیە هەم خۆشبەختانەیە برێشتی هەمی برێشتێکی شور بەختانەیە ئاوایە کە بە عەقلی سیاسی کارێکێکا کە لایەنەکان پێیان خۆشە پشتی یەک لە عەرز بدەن و لەم مەوردەشەوە من باوەڕمەوەیە کۆماری ئیسلامی بە شەڕ دروستکردن لەگەڵ وڵاتانی جیرانی خۆی ناتوانێت خۆی نەجات بدا ئێستا کە کەوتو ئەو مەقاتعەتمان تێ کردووە کە پێشتر باسمان لێوە کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عادڵ کاتەکەمان زۆر کەمە ئەگەر خۆتان ئەزانن شتێکە ئاماژتان پێ نەکردبێت نوکتەیەک فەرمووی. نەخێ شتێکی زۆرم نییە زۆر سپاس بۆ کاتەکەتان و دەستان خۆش و مادوو نەبێت. زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی پیتەیناوەندی کۆمەڵە سپاس بۆ ئامادە بوون. زۆر سپاس. بەڵێ عەزیزان پامێکمان لەلایەن کاکفرادەوە بۆ هاتووە نووسێتی مادوو نەبن هاوڕێ ئەمیر هاوڕێ عادڵی بەڕێز ناوی بەشێک لەو شارانەوە ئەمڕۆ تەزاورات تێدا بەڕێوە چووە و ڤیدیۆ گزارشتی بۆ ئێمە وەک کارگەرنیز و کۆمبەرنیوساتەوە بۆتانی دنێرە نێوی شارەکانیش بە هەر بیشی خوێنینەوە ئابی کرمان ڕەشت بۆکان کەرەج قەزوین عێراق مەریوان کامیاران فەسا بانە تەورێز تاران داهیجان ئیسلامابادی غەرب سەقز مەشهد ئامۆل بیجا زۆر سپاس بۆ هاوڕێ فەرهاد لە وڵاتی فەرلاندەوە سپاس بۆ ئەوەش و ئەوەش ماندوو نەبن بەڕێزان
تاو جێگەی کە من ئێستا ڤیددیوەکان دەبینم کە بەدەستمان گەیشتووە لە شارەکانی بۆکان، کامیاران، سنا، ئەم چەمی دوێت تا ئێستا بەدەستم گەیشتووە. منیش لان دەیگەێنمە دەست هاوڕانی بەشی مۆنتاژ کە دواتر لە درێژەی بەرنامەی تلڤیزیۆنی کۆمەڵەدا حتما بۆتانی بڵاوکەنەوە ئێوەشی لێ ئاگادارکەن. ئێمە چەند ڕۆژێک لەو پێش لە شاری بۆکان و پامێکمان بۆ هاتبوو و ئێمە ئەم چەند ڕۆژە بۆنیەوەی کە نەمانتوانی بوو پامیم ئازە دەخینەوە کە پامێکی ناربوو و نیگەران بوو و دیار بوو ئەم جۆرەی کە باسی کردبوو شتەکە ڕاست دەرهات بوو کە لە شاری بۆکان بەکرێگیرای بە ناوی ئیجازە بدەن من ناوەکەیم فەرامۆش کرد. بەڵێ ئەو جۆری کە ئەو باسی کردووە زۆر نیگەرانە، دیارە بە چای خواندیفیانە کە زۆر یەک لە لاوانیان هەروە بەگرتن داوە. کاوە ئەحمەدزادە گویا لەسەر چوارڕای شارەبانی لەسەر ماڵی زاوایەکی بەنای ماڵی مەعماری دووربینێکی داناوە، بۆ دووربینەش لەوێ مەخفیە، لەوێ خەڵک شناسایی دەکات و لاوانی شۆڕشکردووە و خەڵکانی کە ناڕازین هاتوونەتە سەر شەقام زۆرجار لەسەر دووربینی ئەم بەکرەی گیراوەدا شناسایی دەکرێن و دواتر بانگیان دەکەین کە داوای لێکردبووین ئێمە حتمما لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە ئەمە بڵاوکەینەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە ئازیزەش. بەڵێ ئازیزان، بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڕاستەوخۆی ئۆشۆمان لە حاڵێکدا کە جنایەتەکانی ڕژیم لەسەر شەقام و لە زیندانەکاندا هەروە درێژەی هەیە، ناڕەزایەتی توێژە جۆراجۆرەکانی خەڵک نەتەنیا هێور نەبێتەوە بەڵکو بە ئیقراری خودی کاربەدەستانی ئەمنیەتی و نظامی ڕژیم ئاستێکی بەریتر و شکل و شێوازی جۆراوجۆرتری بەخۆیەوە گرتووە. هیوای سەرکەوتن بۆ ئەم ڕاپەڕینەی کە ئێستا لە ئێران لە ئارەدا، هیوای سەرکەوتن بۆ خەڵکی قارەمانی کوردستان و ئێران بەگشتی دەخوازم هەر سەرکەوتون و هەر بشین. Barbar diktatör! Barbar azizi! Barbar zalim! ببین داریم حملش میکنیم، کسکشا تیر میزنن، بی ناموس. اینجا کردستان است، کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگیشتانی نیشتەمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان
کە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامستۆگە بێ سەربەستی و حورمەتی ژیان بامستۆگە بێ سەربەستی و حورمەتی ژیان